کا خالدی عزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە. کا خالدێمە ئاگاداری ناکۆکیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و هەروەها هێرشەکانی ئێرانیش بۆ سەر وڵاتانی ناوچەکە، بەڵام دەمەوێ ئەوەی گرنگە لێرە بەم بابەتە دەست پێ بکەم. سەرۆک ترامپ ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند پشتیوانی کوردەکانەکەن بۆ ئۆپراسیۆنێکی ناوخۆیی. جا دەمێت بزانم کورد چەندێک ئامادەیە بۆ ئەمە بە شێوەیەک وەڵام دەداتەوە. یەکەم هەر لە سەرەتای ئەو چێشانەدا ڕئیس جمهوری ئەمریکا بە خەڵکی ئێرانی کورد کە ئەمن پشتیوانیتان لێ دەکەم و ئێوە خۆپێشاندان بکەن و ئەوە کۆمەک بەڕێەوە ئەو شتانێک تۆ زادەکرێ بڵێ ئەوە لە کۆنسپتی هەمووی ئێراندایە من ئاوای دادەنیم پێشوژەوەی کتووە، بەس لە بواری مەیدانی و عملی کە تۆ شتێک بکەی و ئیقدامێک پێی کە ئێستا ترامپ و نەتەنیاهۆ خەریکی بەڕێوەبەری ئەو شەڕەن لە دژی کۆماری ئیسلامی، ئەوە مەوزوعێکی دیکەیە. ئامادەجی ئێمە هەردوای شۆڕشی ئیسلامی ئێران لە مەیدانی خەبات و تێکە و شان بووینە لە دژی کۆماری ئیسلامی. ئەو حیزبە خۆناغی جۆرا زۆری تێپەڕاندووە و لە هەمووی ئەو دەورانانەدا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە حەدی تواناندا پشتیوانیان لە ئێمە کردو و شانیان وەبەر هەمووی خەم و ناڕەحەتی و خۆشیەکانیش داوە. جا بۆیە ئێمە دەبێت چاوەڕان بین بەڕاستی بزانین ئەو شەڕە لە ئیدامەی خۆیدا بەکوێ دەچێت و ئەوەی ترامپ دەیڵە مەنزوری چییە. ئێستا قسە لە شەڕێک لە گۆڕێدا هەیە و کوردیش فاکتۆرێکی ئینکار نەکراون لە کولی ئێراندا و حزبی دموکراتیش تا ڕادەیەکی زۆر هەر لەو معادلەیەدا مەترەها، بەڵام بە لە حازی زەمانی بۆ من زوویە ئێستا قەزاوت بکەم بزانم بەرنامەکە چییە، چون نازانین دەقیقەن بەرنامەکە چی. ئەوە هەر شتێکی گشتی و پشتیوانێکە و کە ڕایگەیاندەوە. بەڵێ ئێمە دەزانین هەر پێش دەستپێکردنی ئەم هێرشانە هاوپەیمانی لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران دروست کرا. باشە لە ئەگەری دەستپێکردنی هەر ئۆپراسیۆنێک لە ناو ئێراندا دەکرێت ئەم هاوپەیمانیە ببێ بە هاوپەیمانیەکی هێزی چەکداریش کە بە پێکەوە کار بکەن؟ دیسان ئەوەش سێناریۆیەکە یا احتیمالێکە کە بۆ من زەحمەتە ئێستا واریدی بم، بەڵام دەتوانم ئاوای وەڵام بدەمەوە. هەر ئێستا 6 حیزبی کوردی و کوردستانی ئێران بە یەکەوە هەماهەنگی و هاوکارێکیان هەیە لە چوارچێوەی ئیتحادێکدا و تا ئێستا باشیشی جواب داوەتەوە. ئەم خەڵک لە نێو خۆی وڵات زۆریان پێشوازی لێکردو و هەمیش لە ئاستی نێودەوڵەتی ئەوە باز دەکرێت کە حیزبە کوردیەکان بۆ خۆیان یەکیان گرتووە. نفسی ئەوەی کە ئەو چەند حیزبە بە یەکەوە یەکیان گرتووە بە معنای ئەوەیە کە ئەگەر لە داهاتوودا حاڵەتی وابێتە پێشیە لەو حاڵەتە نظامی کە ئێستا لە گۆڕەدا هەیە، لەو حاڵەتە ناڕوونانەی کە ئێمە نازانین ئەو شەڕە بۆنیەوە خۆی ئێران بۆ کوردستانی ئێران چی لێ دەکەوێتەوە، ئەم پێم وایە ئەو ئامادەجە هەم لە خەڵکی کوردستان هەم لەو حیزبانەدا هەیە کە ئەو وەختی چۆن لەگەڵ وەزعەکە تەعامل بکەن. یعنی ئەوە دەگەێنێت کە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو حیزبانە لەو بابەتەوە بە بەراورد و مقایسە لەگەڵ بەقەی ئێراندا تەسەور دەکەم ئامادەجی بۆ زۆر شت هەیە. بەڵێ کا خالد باسی پشتیوانی نێودەوڵەتیت کرد بۆ ئەو هاوپەیمانیە. دەمەوێت بزانم یەکێک لەو حیزبانەی کە لە نێو ئەو هاوپەیمانیە پەژاکە، دەمەوێت بزانم ئایا هیچ کاردانەوەیەکی تورکیا نەبووە هەتا ئێستا لەسەر بوونی پەژاک لەناو ئەو هاوپەیمانیە؟ تا ئەو لەحزەیەش تورکیا ڕەسمەن دەگەڵ ئێمە هیچ شتێکی باز نەکردووە. ئەوە یەک. دوو، ئەو چەند حیزبە کە ئەو تەوافقیان ئیمزا کردووە پێناسەیەکیان هەیە و تەواوی پێناسەی ئەوان و تەواوی کار و بەرنامەی ئەو 6 حیزبە بۆ ئێران و بۆ داهاتووی ئێرانە. لە نێو ئەو تەوافقی ئێمەدا ئەو ئیتحادی ئێمەدا بە هیچ جۆر باسی تورکیا، باسی عێراق، باسی سووریا و باسی هیچ وڵاتێک نەکراوە. جاگەر وایە هیچ وڵاتێکی دراوسەی ئێران نابێت لە یەکریزی و وەحدەت بینی حیزبە کوردیەکانی کوردستانی ئێران نیگەران بن، چون ئێمە دەڵێن تاحودات و کار و بەرنامەی ئێمە بۆ کوردستانی ئێران و بۆ داهاتووی ئێرانە. بەزیدی دەبێت ئەوەشمان لە بەرچاودا بێ ئەو تەحولاتە چۆن دەچێتە پێشێ، ئەو شەڕە دەرەنجامەکەی چۆن دەبێ واریدی حاڵەتی دیکە دەبێت ئەو وەختی ببینین دراوسەکانی ئێران چۆن تەعامل دەکەن لەگەڵ وەزعیەتەکە و لەو پەیوەندیەدا هەڵوێستیان بەرامبەر بە ئەم حیزب یا ئەو حیزب چۆن دەبێت.
بەڵێ باشە پەیوەندیتان لەگەڵ نەتەوەکانی تری ناو ئێران چۆنە؟ ئایا پەیوەندیەک یعنی پەیوەندێک بە جۆرێک دروست کراوە کە پشتیوانی لەیەک بکرێ لە ئەگەری ڕوخانی ئەم ڕژێمە؟ نەتەوەکانی ئێران پێگە و وەزعیەتی تایبەت بە خۆیان هەیە. ئێمە وەک حزبی دموکرات دەمێکە لەگەڵ حزبەکانی لایەنەکانی جۆرا و جۆری نەتەوەکانی ئێران علاقات و پەیوەندیمان هەیە و لە هێندێک کۆڕ و کۆمەڵدا بەیەکەوە هاوکاریشمان هەیە. جاگە وایە وەک ئەسڵ ئێمە ئەوەمان قبوڵە و هەمیشە لە کۆبوونەوە دانیشتن لەگەڵ لایەنە ئێرانەکانیش دەڵێن ئێران وڵاتێکی فرە چەشنە فرەنەتەوەی فرە ئاینە تەنەوە ئاتی سیاسی وشتی جۆرا و جۆری تێدا هەیە. ئەوە بە معنای ئەوەیە ئێمە بەو قەناعەتە دەگەینێ کە ئێرانی داهاتوو ئێرانێکی دیکتاتۆری مستەبەر نابێت. ئێرانێکە کە لەوێدا بەشداری هەموو لایەک بەیەکەوە دەتوانێت ئێران ئیدارە بکە. جاگە وایە ئەوە بە لە حازی ڕەوانی ئامادەجی دروست دەکە، بە لە حازی مەیدانیشدا مەسئولیت دروست دەکە کە من پێم وایە لە داهاتوودا ئەوە دەتوانێت بچێتە پێشێ و هەمووان بە یەک چاو لێ دەکەین. بەس لەو نێوەدا پەیوەندی کورد و تورک لە ئێران مهمە، چون ئێمە شاری هاوبەشمان هەیە لەگەڵ تورکە ئازەرەکان، سنووری هاوبەشمان هەیە لەگەڵوان. ئێمە لە تەنیشت ئەوەی کە بە چاوێکی هەمەلایەنە چاو لە هەمووی ئێران دەکەین دەبێت بە چاوێکی تایبەتی چاو لە چەند و چۆنی علاقات و پەیوەندی خۆمان لەگەڵ تورکە ئازەرەکان بکەین. هیچتان بۆ کردووە تا ئێستا؟ زۆر کارمان بۆ کردووە. یەکەم با من ئاماژە بە تەجروبەیەکی مێژووی بکەم لە سەردەمی کۆماری کوردستان و کۆماری ئازەربایجاندا هەم شخصی پێشەوا قازم محەممەد ڕێی جمهوری کوردستان و پێشەوەری ئازربایجان تەوافقاتێکیان هەبوو کە کێشە دەهاتە گۆڕێ لەگەڵێکدا دەنیشت و قسەیان دەکرد و حزبی دموکراتیش هەمیشە بە دوای ئەوەدا گەڕاوە مخاتبێکی لە نێو تورکە ئازرەکان هەبێت. بۆیە لە ئیدامەی ئەو سیاسەتەدا لە دەرەوە ئێمە دانیشتمان لەگەڵ لایەنە ئازرەکان بۆ لە نێوە خۆی وڵات بە چالاکانی مەدەنی کورد و تورک کتومانە بەیەکەوە علاقات و پەیوەندیتان خۆش بێ، چون پێمان وایە ئەو کێشانە یا لێک حاڵی نەبوونیش ئەگە هەبێ هەر ڕێگاکەی ئەوەیە کە گفتوگۆ بکەین لەگەڵ یەکتر. بەڵێ کاک خالید دەمەوێت بگەڕێمەوە ئەزمموی پێشتری با بڵێن کورد لە کوردستانی عێراق کاتێکە ڕاپەڕین دروست بوو بەشێکی زۆر لەو ڕاپەڕینە تەنانەت هێزە چەکدارەکانی سەر بە حکوومەتیش لە ناوچە کوردیەکانە بەشداری ڕاپەڕینەکەیان کرد وە بینیمان ڕۆژی پێنجشەمە کاک مستەفای هیجری سکرتێری حیزبی دیموکرات ئاماژەی بەوە کردووە داوای لە هێزە چەکدارەکانی سەر بە کۆماری ئیسلامی کرد کە چەکەکانیان دابنێن و بگەڕێنەوە ماڵەکانیان بۆی پارێزبەندی بیانگرێتەوە و سەرک ترامپیش ینی تەنانەت بۆ هەموو ئێران ئاماژەی بەمە کرد. دەمێت بزانم ئایا هیچ بەدەنگەوە بوونێکی ئەو داوایی کاک مستەفا هەبووە تا ئێستا؟ ئەمن پێم وایە زۆربەی زۆری ئەو خەڵکەی کە لە نێوە خۆی وڵات چەکیان هەڵگرتووە بەشی هەرە زۆری لە ڕووی باوەڕ نییە بە جمهوری ئیسلامی. بەڵێ وەزعیەتی ژیان هەلو مەرجی تایبەتی ئەوەی کە لە ئێران دەژین بۆی کە مەجال و ئیمکانیان هەبێت تەنانە سەردەمێک ئەگەر ئەوە نەبان منداڵیان نیان دەتوانی خوێندن باش بچێتە پێشێ لە جامعە و دانیشگاکان وەرنەدەگیران. بەشی زۆری من ئاوای دادەنێم ئەگەر ئەوانی چەکشان هەڵگرتووە لە ڕووی مەجبوریە. بۆیە من پێم وایە حاڵەتێکی وا بێتە پێشێ هەمووی ئەوانە هەر بەشێکن لەو نەتەوەیە، هەمووی ئەوانە هەر بەشێکن لە چارچێەوەی چەند و چۆنی دیفاع لە کوردستان و دروستکردنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان بەیەکەوە. من پێم وایە ئەو پەیامە پەیامێکی باش بوو و ئەو پەیامە خەڵکێکی زۆروەری دەگرێت چون ڕەوتی ڕووداوەکان بەرەو ئەوە دەڕوا و ئێمە دەبێت لە نێوە خۆی وڵاتدا تێبکۆشین خەڵک دابەش نەکەین بە خائین و خادم، خەڵک دابەش نەکەین بە جاش و باش. دەنێ ئەو میلەتەدا دەکرێت کەسانێکە بن بۆ ماوەیەک بە هەر دەلیلێک بێ ڕێگایکی وا بگرنە بەر، بەڵام من دڵنیام زۆری ئەوانە هەر بەشێک لەو میلەتەن و لەو کاتی ئاوادا هەمووی ئەوانش کار و ئەرچ خۆیان بچێ دەکەن. بەڵێ کا خالید جەنابی ئێستا لە ئەمریکای لەم کاتەیە کە کاتێکی زۆر گرنگە دەمەوێت بزانم داواکاری ئێوە لە کاربەرستانی ئەمریکا چییە؟ داواکاری ئێمە ئەوە یەکەم کات نییە من لێرەمە و من و هاوڕیانی دیکەم زۆر جاڕیان لە واشنگتۆن کەوتەوە و لە ڕابردوشدا ئەوەمان کردووە. بەس ئەوەی ئێستا لە قۆناغێکدا کە شەڕێک لە گۆڕێدا هەیە و داهاتوی کۆماری ئیسلامی لە هەر حاڵدا ئەوە نابووە کە پێش ئەو شەڕە بوو گۆڕانی بەسەردارێت یا بمێنێ یاگە دەمێنێت چۆن دەمێنێ یا ئەو نیزامە نامێنێ. داواکاریەکانی ئێمە ئەوەیە زۆرتر تێبینی و نەزەری خۆمان ڕابگەێنین. ئەویش ئێمە قسە لە ئێرانێک دەکەین کە فرەنەتەوەیە و بەڕاشکاویش کتومانە لە ڕاستیدا زەمانێک ئێران دروست دەبێتەوە وەک وڵاتێکی دموکراتیک کە هەمووی ئەو لایەنانە بە تایبەت کورتیدا بەشدار بێت.
کتومانە کورد فرسەتە بۆ دروستکردنەوەی داهاتوی ئێران حەڕەشە نییە تەهدید نییە کتومانە گەر ئێمەش لەگەڵ دابین و بە یەکەوە تەمرینی لەگەڵ یەک هاوانەوە لەگەڵ هەموو لایە بکەین ئەو پرۆسەی دروستکردنەوەی ئێران باشتر دەچێتە پێشێ کتومانە ئەوەی ئێوە کە بە دوایدا دەڕۆن ئەگەر ئێران بەو چاوە چاولێنەکەن دوایەکەشی هەر کەسە بێتە سەر دەسەڵات ڕەنگە لەوانی پێشوو باشتر نەبێ یعنی ئێمە تێدەکۆشین لە ڕوانگەی خۆمانەوە بەرچاوڕوونێک بوو مەقاماتی ئەمریکایی تەنانەت کە وڵاتانی ئوروپایی هەر لایەنێکە باز لە ئێران دەکەین دایانبینین ئەو شتانیان بۆ باس بکەین چون مهمە ئەوان باش بزانین ئەری ئێران چۆنە ئیدارەکەی چۆن بووە چ خەڵکانێک تێدا هەیە لە داهاتوودا چۆن ئیدارە دەکرێت و ئێمە شتێکی باشیشمان بەدەستەوەیە ئەویشەوەی لە کوردستانی عێراق و سووریا لە عێراق و سووریا لە چەند ساڵی ڕابردوودا کورد هەمیشە فاکتۆرێکی پەرەپێدانی دموکراسی بوون بە هەموو مشکلاتێکی نێوخۆی کە بوویانە کورد لە دژی تۆرۆریزم بووە کورد هەوڵی داوە گە مەجال فرسەتی هەبێ خۆ ئیدارەکردن تەجروبە بکەوە تا ڕادەیەکی زۆریش بە هەموو ئیشکالاتێک کە بووەتی بۆ چۆتە پێشی ئەوە بۆ خۆی تەسویرێکی باشی لە کورد دروست کردووە کەواتە پێ وایە بە هەمان شێوە بۆ ئێرانیش با بڵین ستایلێکی لەو جۆرە بۆ ئێرانیش دەگونجێت زۆر زەحمەتە من بۆ خۆم پێم وایە ئێران نە لەگەڵ عێراق بەراورد دەکرێت نە لەگەڵ سووریا بەراورد دەکرێت ئەو وڵاتانی کە کورد کێشەی لەگەڵ حکوومەتە مەرکەزیەکان هەیە هەموو تایبەتی خوار هەیە و ئێمە دەبێت تایبەتی قبول بکەین لەژێر ڕووناکایی قبولی و تایبەتی شۆڕبینەوە بۆ تعامل لەگەڵ ئەمریکا لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ لایەنەکانی ئێرانی ئەی تۆ ناتوانانی تەجروبەیەکە لە عێراق کراوە یا لە سووریا کراوە بڵێ ئەینی تەجروبە دەکرێت لە ئێرانیش جێبەجێ بکەیت بەس هەمووی ئەوانە ئێمە ئامادەجیمان بۆ هەیە چۆن قسەی لێ بکەین و چۆن بە لە بەرچاوگرتنی هەمووی ئەو تەجروبانش کۆمەک بە داهاتوی وەزعیەتی خۆمان لە ئێران بکەین. بەڵێ کاخالی عزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابی شتێرەخان. سپاس.